خەڵکی کوردستان یارمەتی و حکوومەتی کوردستان بکەن ینی نمونە مارێک هەیە 10 سپلێتی هەیە هەر 10 سپلێتی پێدەکەوە توش یارمەتی دەوێت بۆ حکوومەتی بکەن ینی زۆر ئاوشتایە حکوومەژی دەوێت هەندێک یارمەتی لۆ خەڵکی کوردستان بکە ینی چارە لەوان ببینە کارەبە زۆر نەبڕە لاوانانە زۆر گەرمە. امیدوارم لەبارەی کارەباکە باش بکرێت چونکە خەڵکەکە ئەو پێی مرتاح بن شتێکە کە ڕێگاوانە و کارەبا پێی مرتاح دەبن و خەڵکەکە زۆری بینێ و ناوەمەتی و ئەمە چەند ساڵە برین لە شەڕە و بە ئاوەرە و شتی وامان هەبوو بڵێن لە حکوومەتەدا و میوانێکی زۆرمان هەبوو حەزەکەم کارەباکە دروست بکرێت لە بڵێن لە بنیاتی حکوومەتە. ئێمە دەبێت یعنی پێش سەرکەوتنی دیکە بە خۆمانەوە بدینین لەوەی کەوا ئێستا هەمانە بۆیە ئێمە حەز دەکەین وڵاتەکەمان بەرەو پێشتر بچێت وەک وڵاتانی ئەوروپای دەبێت کارەبامان باشتر بێت و لە کەشێکی خۆش و ئارامدا بژین.